شاڵاوی تعریبکردن لە کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان چۆن هەڵدەسەنجێنی. بەسە تعریبکردن و کەرکێکی و ناوچەدابەرەوەکان ئەم حەزکەنی گرتوو بین لە ناوخۆ دەستپێکردنەوە ماڵە کورد گرتوو بین و نەکەین چ دەستێ دیبێنە نافمەدە و ئەم ئێویدارین گرتووەمە بخۆینە هەموو شەهیدمە فراوان نەچیتن و داوا سەرکەوتن. ئەگەر کورد بیزانی باە ئەوە بە ئاسانی کەرکووک تەحویل بە دژمن دەدرا پێویستە دەکرا ئەو هەموو ئاواری و دەربەدەریەمان بدیت بە ئەو هەموو مەینەتەمە بەسەری گەری کورد بهینا باە لە پێناو بەرگریکردندا کەرکووکدا ئەوەی لە پێناو کەرکووکدا بەخشراوە ئەو خوێن لە پێناو کەرکووکدا ڕژراوە گەڵێک لەوە پڕبەهاتر و گەڵێک لەوە بە قیمەتترە کە هەندێک خەڵک بە ئاسانی بچن بیر لەوە بکەنەوە بخەنەوە دەستی دژمن. هیچ شانازیەک کەس حەقی ئەوەی نییە کە شانازی بۆ بکە خیانەتێکی ئاوا گەورە خۆی پێ هەڵکێشەویا بڵێ کارێکم ئەنجام داوە کە بەرامبەر میلەتەکەی خۆم سەربەرزم. ئەمانە بەڕای من حەقی نییە بە هیچ شێوەیەک سەری خوان بەرز بکەنە ناو میلەتی خوان دەبێت تایبەت لە ناو خانەوەدەی شەهید و ئەوانەی کە بۆ کەرکووک بە پەروشن و ئەو خەڵکانەی کە ئێستا ئەوەرە بوون و لە ژێر خێمەکاندا لەبەر سەرما و سوڵەی ئەم زستانە ئازارە کێشن. کوردەکان زۆر دەرخران و زۆر عەرەبیان ئینانەوە جێی کوردەکان ئەوە بەڕاستی کارێکی نەشیاو بوو. ئێستاش لەو زروفەدا کە عەرەب زۆر عەرەب زیاد لێرە هەموو دوکاندارەکان لێرە عەرەبن لە هەولێر لە سلێمانی لە دهۆک عەرەبی زۆری تێدایە بەڵام هەتا ئێستا ئێمە ئەوان وەکو برای خۆ دەزانین وەکو برای خۆ تەسەڕۆف دەکەین وەکو خوشکەکانی خۆمان تەسەڕۆفیان لەگەڵ دەکەین بەڵام بەداخەوە ئەو دیدەی کە ئێمە بە نسبەت عەرەبمان هەیە بە نسبەت ئەوان بە خەڵکی خۆمان دەزانین بەڵام ئەوان ئێمەی بە خەڵکی خۆ نازانن و زۆر بە دژی کورد ڕادەوەستن